ئێستا ئەو لیژنەیە کە پێک هاتووە لیژنەکە دیارە پۆلیسە براکانمە لە ئاسایش سلێمانی هاتوو چۆ لیوایەکی پاراستن و بەرگری شارستانیشمان لەگەڵایە ئەم هێزانە بەدەستە جەمعی واتەوەکو لیژنە لە شوێنەکانان گەڕەکەکان سپێدراوە بنەهێشتنی تاوانی سلێمانی کە تا درنگانێکی بەرەو بەیان لە گەڕەکەکان نابن ناو بازاڕی ژێزی تایبەتی بۆ دانراوە و تا ئێستاش هیچ ڕووداوێک نەبوو هیچ کارەساتێکی وان نەبوو لە سلێمانیا کە بڵین ئەمە تاوانێکە یا ڕووداوێک ڕووداوە هیچ شتێکمان نییە. ئەمڕۆ چاکتر خەڵک پابند بووە بە دەرنەچوون و بمانەوە لە ماڵەکانیانە دیارە لە تەنیشت ئەوە شاستزایەکەیە کە وەزارەتی ناوخۆ دایناوە ئەوەی کە ئیشی زۆر دەروی نەبێ و حاڵەتی کتوپڕی نەبێ ڕەنگە نێنە دەرەوە پابندبوونی هاوڵاتیانیش بۆ ئێمە کارەکە ئاسانترەکە بۆیە داوایان لەکەین لە ماڵەکانی خوانە بمێنەوە تا ئەم چەند ڕۆژەش بزانین تەندروستی چه بڕیارێکات.